فەرمووی ئێمە نابێت چارەسەری نەخۆش بکەین، ئەبێت چارەسەری نەخۆشی بکەین. ئەم پیاوە پیاوێکی گەورە سلێمانی بەڕاستی گەورەترین پیاوی لە هیچ لەم ساڵی 2018 کە دکتۆر جەمال هەتا ماوین لە دڵ و دەروون و ویژدانماندا دکتۆر جەمال زیندووە. ئەو ڕۆڵەی کە دکتۆر جەمال بینیوە ئەو خزمەتە زۆرانەی کە کردی بە پیاوێکی نەمر و پێویستە ئەوانەی کە لەو بوارە ئیژەکەن ئەو بکەن بە ڕەمزێک بۆ خۆیان. باوکم باوکێکی نمونەیی، مامۆستایەکی گەورە، دکتۆرێکی ماندوونەناس. ئەتوانم بڵێم مامۆسایەکی پێشەنگ، پزیشێکی خەمخۆر، زانایەکی کارامە و لێهاتوو بوو بۆ هەموو لایەک بەڕاستی. نەخۆش پێویستی بۆیە متمانەی بە پزیشکەکە هەبێت. دکتۆر جەمالی کە بلوخی پزیشکانێک کە نەخۆش زۆر متمانەیان پێ یعنی ئەوەی کە ئەوەی ودیتر نەخۆش بە تەواوەتی متمانەی پێکرد و قەناعەتی پێکرد. دکتۆر جەمال شوشەیەک لە گوڵاو بۆ مناڵانی شار، لە فریشتە پاکتر و لە بێگرد بێگەرتر. ئەو لە دەرگا گەورەکانەوە خۆی بە ماڵی دڵا کرد، بە جۆرێک تەنها هاتنە ژوورەوەی هەبوو، چونکە بچوایەتە ناو هەر دڵێکەوە چوونە دەرەوەی نەبوو. ماڵی دکتۆر جەمال هەم باوکی هەم دایکی ئەتوانم بڵێم عایلە بەخشندەکە. ئەو عایلەی کە خزمەتی خەڵکیان زۆر لە خزمەتی خۆیان پێخۆشتر بوو. حاج ئەحمەد ڕەشید یەکێکە لە بازرگانە گەورەکانی سلێمانی کە لە ساڵانی 50 و 60ەکانە خزمەتی خەڵکی کردووە، بازرگانی خۆراک بووە، چەنەها کەس ئیسیفادەی لێ کردووە، هەم لە حەماڵ، هەم لە کاتبەکانی، هەم لە دەوروبەرەکانی. ئەم پیاوە بە پیاوێکی خێرەومەن و چاکەکار بەناوبانگ بوو. هەتا حاجی ئەمەخانیش کە خێزانی بوو هەر عینی شت دایمە یارمەتی فەقیر و هەژار و لێ قەوماوانیان داوە و ئامادەی خۆیان دەربڕیۆ بۆ هەموو ئامادەیەک بۆ ئەو کەسانی کە پێویستیان پێ. ئەلحەمدولیلا دکتۆر جەمال لە ژیانیا کردەوەیکی چاکی ئەو تۆوای کردو کە سەربەرزی بۆ عایلەی ئێمە بەجێشتووە. حەمدوسەنا بەخوا کە ڕوومانیە بڵێن ئێمە کە سوکاری دکتۆر جەمالین. ئەمە ئەلحەمدولیلا لوتفێکی خوایە کە دەرحەق بە بنەماڵی ئێمە خوا کردوێتی. بەڵێ لەو کاتی فامم کردوتەوانم باوکم هەر سەرقاڵی کتێب خوێندنەوە بووە، نووسیم بووە، مەشغوڵی هەر نەخەستەخانە بووە، هەر نەخۆشی بینیوە. لە بدایە تاکە فامم کردو 7 ساڵ بووم لە لەندەن ئەژیاین، 2 ساڵ لەوێ بوو، هەر خەریکی خوێندنەوە بوو. یعنی شەو ڕۆژ لە ژوورێکا دائانیش ئەو کتێبانی هەمووی تاواکەی خوێنەوە، شتێ نووسیەوە. ینی تا لە لەندەنیش بووین ئەوەنە نەچوینەتە دەرەوە شوێنان ببینین. 2 ساڵ بە چڕی ئەیوت بەس تەواوی کەم و بە زووترین کات بگەڕێمەوە بۆ سلێمانی و خزمەتی مناڵان بکەم. ئێمە 5 خوشک و 5 برا بووین. دکتۆر جەمال برا گەورەمان بوو، لە هەمومان بە تەمەنتر بوو. بەڕاستی دڵسۆزی دکتۆر جەمال بۆ برا خوشکەکانی بێوێنە بوو. لە ساڵی 1970دا کە باوکم کۆچی دوایی کرد، من ئەو کات تەمەنم 16 ساڵ بوو و 3 خوشک و برایەکم لە خۆم چکۆلەتر بوون. بەڕاستی کە باوکێک لە خێزانێکە لەم تەمەنی مناڵانە کۆچی دوایی دەکات، ئەکید کاریگەری دەبێت لەسەر مناڵەکان. بەڵام بەڕاستی دڵسۆزی دکتۆر جەمال و هەروە حاجی جەلالی برام بۆ برا خوشکەکانی بە شێوازێک بوو کە ئێمە بێباوشیمان پێوە دیار نەبوو. هەمومان بە شێوازێکی باش بەخێو کراوین، پەروەردە کراوین کە ئێستا هەمومان خاوەنی ماڵ و حاڵی خۆمانین. وەڵاهی دکتۆر جەمال یەکێکە لەو پیاوانی کە ئەتوانم بڵێم میلەتی کورد نەک هەر سلێمانی، زانایەکی دانایەکی بە توانایەکی ئاوای لە کیس چوو، خۆبەخشێکی ئاوای لە کیس چوو. هەرچی مناڵی ئەم شارەیە ئەتوانم بڵێم لە ڕۆژی دەست بەکاربوونی دکتۆر جەمال وەکو دکتۆرێکی مناڵان قەرزاری و پیاوەیە. ئێمە 5 کوڕبووین، لە مناڵەکانمان 5 جان هەتیو بوون. دە دکتۆر جەمال دەسی گەورەی خۆی بەسەر ئەم مناڵانە کێشا و بە ئەخلاقێکی ئەو تۆ ئێمەی پەروەردە کردووە کە منیش و ئەوانی تریش ئەلحەمدولیلا ڕێز لە یەکتریەکنی تا ئەلعانەنیش
خوشتێکمان بە خوشتێکمانی نەوت و درۆکە یا برایەکمان بە برایەکمان نەوت و درۆکە هەمومان جێگەی ڕێز و احترامین ئەوی ژەگەڕێتەوە بۆ ئەو ئەخلاق و ڕەوشتەی کە دکتۆر جەمال لە دڵی هەمومانە چەنوێتی ڕەحمەت لە قەبری. حياتي برواناكم للرفيقكاني لمنالاني كولان لمنالاني مكتب للرفيقكاني دروي يكز بو بيد ام دكتور جمال دلي عاز كردبي يا روج للرجان لقالي عازي بو بيد بحيث نوعك من نايت يا دواني دكتور جمال كشي لقالي تشكابو بي لحياتي دوو دەست ژمارەی پەنجەکانی تەنها دەپەنجە بەڵام ئەو میهرەبانی لێوەیان دەتکا لە میهر و سۆزی 1000 پەنجە زیاتر بوو بۆیە پەنجەی بۆ هەر زامێ بردبێ ساڕێژ بووە بۆ هەتایە. باوکم زۆر بە تەحەمل بوو زۆر بە سەبر بوو قەت گلەی لە کەس نەکردووە نازانم یعنی باوکێکی نمونەی بوو قەت باوکی وا نابێتوانێت زۆر میسالی بوو بۆ من لە من ڕۆیشتووە لە هەموو سلێمانیش ڕۆیشتووە جێی خۆشحاڵی و شانازیە بۆ من کە هەموو بە باوکی خۆیان ێزانن سەبوریشم بەوەیەت کە هەموو خەڵک بۆی بەخەمە و خەفەتی بۆ خوا. سەبارەت بە بەخشندەی دکتۆر جەمال بەڕاستی ئەو بەخشندەیە کە لە دکتۆر جەمالە هەبوو بە بۆچوونی من بە دەگمن لە مرۆڤ هەیە بۆی هەندێک جار من وە هەست دەکەم کە دکتۆر جەمال فریشتەیەکی ئیلاهی بووە و هەر بەدەم ئاسانە کە ئێمە دەڵێن لە عیادەکەی لە کلینیکەکەی لە باتیەوەی 20,000 وەرگێ 5,000 وەرگرتووە هەموو کات 20,000 5,000 کەس نەبێت لە کاتی خۆشی هەر نیوەی خەڵکی وەرگرتووە وەرە ئەم بڕەپارانەی وەکو وایە لە باتی 20,000 5,000 وەرگرتی بێ وایە 15,000 بۆ هەموو نەخۆشە جێڕابێتەوە وەرە ئەم بڕەپارەی کە دکتۆر جەمال بۆ نەخۆشەکانی جێڕاوەتەوە ئەژماری کە لەسەر بنەمای ژماری نەخۆشەکان لە ڕۆژێکە ژماری ئەو ساڵانەی کە دکتۆر جەمال کلینیکی هەبووە سیرەکەی بڕێپارەی بێشمار و خەیاڵی دەکات کە دکتۆر جەمال ئەگەر خواستی بواە ئارزوی بواە ئەیتوانی چەندین تەلاری بازرگانی پێ دروست کردایە بەڵام دکتۆر جەمال لە بری ئەوەی تەلاری بازرگانی بۆ میراتگر و بۆ خانەوادەکەی بەجێبێڵێ لەخوا بەزیابێ کە ناوبانگی باشی بۆ بەجێهێشتون ناوبانگی بەخشندەیی بۆ بەجێهێشتون ناوبانگی دڵسۆزی بۆ بەجێهێشتون ناوبانگی خۆنەویستی بۆ بەجێهێشتون کامانە بەڕاستی هەمووی ئەوەیە کە تاکی خێزانەکە و خانەوادەکەی شانازی پێوەکەنێمە من بە حکمی نزیکیم لە دکتۆر جەمالەوە لە زۆربەی بۆنەکانە لە زۆربەی شوێنەکانە ئاگادار بووم ینی جاری وا هەبووە کە بە یەکەوە بووین و پێویست بووە کە بەنزین وەرگین کە چوینەتە بەنزیخانەکە چەند کەسانێک هاتوون داوایان کردو توانە دکتۆر مناڵێکمان هەیە دایمەن دکتۆر حاضر بوو بۆ ڕەچەتە نووسین چونکە دایمەن لە گیرفانەکانیان پارچەوەرەقە و قەڵەم هەبوو چەند جار منە من بینیوە جاریوا بۆ لە بازاڕە دوکانارێک کەشتمان کڕیوە لە دوایەوە پرسیاریەوەی کردووە کە مناڵەکەی نەخۆشە حاڵەتەکەی پێوتوە ئەمیش یەکسەر عیلاجی نووسیوە بە ناوی مناڵەکە دەستی پێکردووە بە ئیمزای خۆی کۆتایی پێناوە کە لە شوێنێکی ئامیش هەبووە لە مناڵیەوە ئەم دکتۆر جەمالی برای منە تەبیعەتێکی ئینسانی ئەو تۆپاکی و ئەو توی هەبووە کە جێگەی سەرسوورمانی هەموو لایەکمانە جارێت ئەوەی پێڵێن چیبر و لوودبەرزی لە وجودی نەبوو لە لای دکتۆر جەمال نە لە مناڵی نە لە گەورەی نە لە دکتۆری بە هیچ نەوعێک ئەو تەواضوعی لەو دکتۆر جەمالەما دیوە لە هیچ کەسێکە من لە حیاتمان نەمدیوە لە ڕاستیە لە دوای سەردانی یەکەم و دووەمی بۆ لای دکتۆر جەمالەوە ئێتە تۆ کاتێکی زۆری پێویست نابوو بۆی تێبگەی کەم کەسە خۆییە پێویستە بە دروستکردنی ڕەبتی عایلی و ڕەبتی خزمایەتی و ناسیاوەتی نەبوو لەگەڵ دکتۆر جەمالە بۆ ئەوەی کە ئیحتیمامی ڕاکێشی هەر لە سەردانی یەکەمەوە تۆ هەستەکەی کە لای کەسێکی کە وەکو کەسی خۆت وایە وەکو کەسێکی نزیکی خۆت وایە لای تۆ لای دکتۆرێکی مناڵەکەت سپاررەوە بە دکتۆرێک کە وەکو تۆ مهتەمە یعنی وەکو تۆ تەکیدیە کردەوە کە تۆ تعلیماتەکانی کەەوە داتێت تێگەیشت و یان نا نەی دێهێشت بچیتە دەرەوە هەتاکو دڵنیا بێت لەوەی کە تۆ ئەوی کە
پیسپاردووی کە ئەیکەی. ئەو لە گزنجی خۆر چالاکتر و لە ئەستێرەی بربەیان ڕۆشنتر، دایکان و مناڵانی نەخۆش لە شیرین خەودا بوون کاتێک دکتۆر جەمال قاوشەکانی نەخۆشخانەی تژی ئەکرد لە چارەسەر و لە هیوا. مناڵ یەکێکە لەو نەخۆشانەی زۆر زوو ئیسیجابەی هەیە بە دەرمان، ئەگەر دەرمانەکەی ڕاست بێ زۆر بە ئاسانیش تێگەچێت ئەگەر ناڕاست بێ و دەرمان. لەبەرەوە هەموو مناڵێکی نەخۆش بەلایەنی کەمەوە 2 جار یا 3 جارە بێ بێن لێ ڕۆژ وەکو گەورە نییە. هی باشەیە توانای یادەوشتی نییە. سەمە زۆر بەیانی وان چم سعات 6 و نیو 3-4 نەخۆش لەوێ. دکتۆر جەمال ماندوو نابوو. دکتۆر جەمال لە 6 بەیانیەوە زۆر جار زووتریش ئاهاتە ناو نەخۆشخانە و چەند جارێک ئەم نەخۆشانە خۆی ئەیبینین. سعات 6 ئەیبینین، سعات 9 بەیانی ئەیبینین، 12 نیوەڕۆی بینین، سعات 2 بینین، سعات 5 ئێوارای بینین، شەوانی بینین و هەروەها دکتۆر جەمال جیاوازی ناکرد لە نێوان نەخۆشەکانی کلینیکەکەی و نەخۆشخانەکانی نەخۆشخانەکان و لە هەموو شوێنێکیش نەخۆشیە بینی. من هەڵوێسی مەردانم زۆر لەو پیاوە بینیوە کاتێک کە کوڕێکی خۆم نەخۆش بووە پێی وتم سعات 5 ئەتوانی بهێنی بۆ خەستەخانەی مناڵان، وتمە باشە بەسەر چاو. من سعات 5 ڕێک چوومەتە خەستەخانەی مناڵان وەمزانی و دکتۆر نایە کە سێرکەم دەنگی دکتۆریێت لە قاوشەکانە لەولاوە. لە کارمەندەکانم پرسی دکتۆر لە کەیوە لێرێ، وتی سعاتێ زیاتر، یعنی لە سعات 4 لەوێ. خەڵک لە 4 بەیانی خەڵ لە شیرین خەوا بووە، ئەو هاتووە خزمەتی مناڵی خەڵکی کردووە بەبێ مقابل، بەبێ ئەوەی پێویستی بە هیچ کەسێ بێت، تەنها پێویستی بەوە هەبووە خۆی و وجدانی خۆی لە خۆی ڕازیکە. دکتۆر جەمال زۆر خاڵیەکە نەک من زۆربەی پزیشکەکان پێ سەرسام بین، چکە ئێمە و کاتە مناڵ بین بەڕاستی دکتۆر جەمال پسپۆڕێکی گەورە بوو کە من هەستێک من و کاتە کە مقیم بووم لە خەستەخانەی مناڵان. دکتۆر جەمالێکی لەو خاڵانی کە هەمومانی سەرسام کردبوو بەیانی سعات 5 بەیانی نەخۆشەکانی خاوشی تەواوە کرد. سعات 11 و 12 ئەگەڕایە و جاریکە ئیبینی، سعات 5 و 6 ئێوارە جاریکە ئیبینی کە ئەمە ئاستەمە بۆ پزیشێکی پسپۆڕ بەو هەموو مەسئولیات و ئینەی کە هەیە بوو لە چ لە زانکۆ چ لە لایەن خوێندکارانەوە چ لە کلینیک و لە دەوامی خەستەخانەیە بتوانێت 3 جار لە ڕۆژێکە سەردانی نەخۆشخانە بکات و هەموو نەخۆشەکانی ببینێ و لەگەڵ مقیمەکەی ئەویشانی کە پێویستە بووی بکرێت کە مەشتێکی زۆر گرنگە لە بواری پزیشکیا بەڕاستی پێڵەن کۆنتینوەس فۆڵاپ، یانی تۆ بەردەوامی ئاگا لە نەخۆشەکان ئەبێت. تۆ لە ڕۆژێکە 3 جار پزیشکی پسپۆڕەگەر سەر نەخۆشەکە بزانە. لە بەتایبەتی لە بواری پزیشکی مناڵە، پزیشکی مناڵ هەمومان نەزانین زۆر بە ئاسانی مناڵ نەخۆشەکەوێت و زۆر بە ئاسانی باری تەندروستی تێگەچێت لە بارێکی مستەقڕ بۆ بارێکی زۆر خەتەر لە ماوەیەکی زۆر کورتە. دکتۆر جەمال تەمان هەستی بەم شتە ئەکرد لەبەر ئەوە خۆی سەردانی نەخۆشەکانێک لە ڕۆژێکە 3 جار تا 4 جار سەردانی نەخۆشەخانەکانی خەستەخانەی کرد. لەم کاتی قەیرانە چەند شتێکی وەکو دەرز لێوە فێر بووین. ئەوە بوو کە خەستەخانەی شار فترەیەک کارمەند و مقیمەقدەم زۆربەی ئیتر قەریب و مانیگەر خەریب و خەستەخانەکە زۆربەی بەشەکان دائەخرا چکە کارمەند نەمابوو. کۆبوونەوەی پێکردین وتی مهمترین شت ئەوەیە ئێمە بەشەکەمان دانەخرێ چکە نەخۆش گوناحە مناڵ گوناحە لە دەرەوەی شاریەت ئەی چۆن خەستەخانەکان داخرابێ. کارێکی کرد شتێکمان تەرتیب کرد بە هەر چۆنێک بوو ئەو بەشەی خۆمانی نەهێشدا بخرێ، تەنها بەشی مناڵان کە وەکومایە و داوامان تیا کرد. زۆر جار کە هەستی ئەکرد چەند کارمەندێکمان هەبوو خۆ بەخش بوون، نیان ئەتوانی مەسەن جاری وا بوو کری هاتوو چۆکەیان پێ نەبوو چکە لە دەرەوەی شارە هاتن بەبێ ئەوەی بۆی هەستیشیان برینار نەکا. لە یادەکانە مەسەلەن یادیکردنەوەی بەشەکەمان بوو ئەچوو مەبلەغی پارەی دائەنا بۆ مەجموعەیەکیان کە ئەیزانی نەتوانن بێن هاتوو چۆ بکەن وەکو یارمەتیەک وەکو هەدیە ئەیانێ ئەیو ئەمە جژنانەی یادی بەشەکەمانە. وەختی ئینتیفازەکەش ئێمە کەسمان نەچوینە دەرەوتی من مناڵی کوردستان بەجێ نایاڵم، هەتا ئەو ڕۆژەش کە جێش هاتەوانی ئەم چۆ خەستەخانە خەڵک هاتبووانی ئەوت
خۆی تەلەفۆنی بۆ کردم ئەی چۆن دکتۆر جەمال لە خەستەخانەیە لەو مەمەڕا لەو شوێنە ترسناکە بەناو ئەو هەموو تا ڕۆشتۆ بە خەستەخانە و شیری داناوە دەرمانی داناوە لای خۆیەوە و توێتی من زانیمە کە مناڵی کورد ئەمەی بەسەرێ بۆیە لێرە دانیشتم چاوەڕێتانەکەم. دکتۆرێکی عاشق کە 48 ساڵ دەستی لە خۆشەویستی هەڵنەگرت لە هەر کوێ بواە بێپەروا بۆ جێژوانی خۆشەویستی دەگەڕایەوە، جێژوانی نەخۆشخانەی مناڵان، خۆشەویستی مناڵانی نەخۆش. هیچ منطق نییە ئێستا کابرا کرێکارە دە ڕۆژێکێ لە بەیانی زۆر بۆ کرێکاری ئەگەر دەستی بکەوێت لەم دە ڕۆژە 2 ڕۆژ ئەگەر دەستی بکەوێت بە چەم کرێکاریەکە 25,000 وانە لە بەیانی تا ئێوارە هەرچیەک بێکراکار خۆت هیلاگونێکی زۆر و هیچ نەبێت لە بەرە تاوەکی یعنی ئەمە هیچ منطقی تیان نییە ئەوەی ئەو بە 8 ساعت کرێکاری دەستی کەوتووە بێت بۆ 2 دقیقە بینینی مناڵەکە بیکا بە کۆرگی منە منطقی تیان لە بۆنەکانیشا لە جەژن و نەورۆز و سەری ساڵ و هیچی لەگەڵمانانە بوو بۆنەی کە سوکار کە کۆبوونەتەوانەیە هەمووی هەر مەشغوڵ بۆ سەرقاڵی خەستەخانە بۆ خەفەرەوە هیچ نەورۆزێک نەبووە لە تەمەنمان کە لەگەڵ یاژیاوم من چوو بمە دەرێ بۆ سەیرانێ یان بۆ نەورۆزێ قەت نەیبردوینەتە دەرێ هەروتێتی من خەفەرم و خەفارەتم هەیە ئەبێ لە خەفارەت بم. دکتۆر جەمال لە ڕووی پیشەی شۆک و پیرەی پزیشکی خاوەن ستایڵێکی خۆی بوو، خاوەن دنیابینێکی خۆی بوو، خاوەن تایبەتمەندێکی خۆی بوو لەوەی کە شێوازی بینین نەخۆشیێک بوو لەوانەی کە باسەکە بیری نایەت ڕۆژێک خۆر بە ئاسمانەوە بوو بێت کە ئەم بینی نەخۆشەکانی تەواو نەکرد بێت ئەوەندە زوو ئەڕۆژ هەمیشە لێمە پرسی بۆ کاک دکتۆر ئەم کاتە ئەوی مناڵ وەکو گەورە نییە و دائما نەبێت نابێت و احتیمال بکەیت سەر خەڵکی تر بۆ ئیشەکان بۆ بکەن مناڵەگە لە جاری وا لە 3-4 ساعاتێکە کە داغڵی ئەەکەی بە تایبەتی حاڵەتێکی مەترسیداری هەبێت ئەگەر خۆت متابعی نەکەیتەوە من چاوەڕێکم هەشتی ئێوارە بیبینم و هەشتی بەیانی بێمە ماوەیەکی زۆر بۆ مناڵ لەبەرەوە احتیماد مەکرد لەسەر خۆم سەردان مەکرەوە حتا ئەگەرنەوە ئەو ڕۆژەشی کە دایکی وەفا دەکا و تەرمەکەی لە مزگەوت دەبێ بۆ ئەوەی ستایڵی بینی نەخۆشەکەی تێکە کاتی خۆی تێبێت سەردانی نەخۆشخانە بکات بۆ بینین نەخۆشانن بیانوێ گەدۆزیێتە لە خزم کەسوکارەکەی تەرمەکەی دایکی لە مزگەوت بەجێڵەوە ئەگەڕێت نەخۆشەکانی لە نەخۆشخانە ئەبینێتەوە ئەگەڕێتەوە. دکتۆر جەمال دائیمەن لە نەورۆزەکانە هەمووی لە جەژنەکانە هەموو جارێ دکتۆر جەمال تەنها کەس بوو کە خەفارەتی وەرەگرت جارێکیان من خۆی مقیم بووم لەگەڵیا ئەوە ڕۆژی جەژن خەفەر بووین دووهەم ڕۆژ سەیرم کرد هات وامزایی هەر پۆسکۆڵ یانی ڕۆژی دووهەمە سەیرم کردی دیسانەوتی وەرە باتور بکەین ئەو ڕۆژەشی خەفارەت وەرگرت ڕۆژی سێهەمیش دیسان داوامەکەی گۆڕیەوە خەفارەتی وەرگرت هەر سێ ڕۆژی جەژن دکتۆر جەمال بە تەنها خەفارەتی وەرگرت ئەو جەژنیان زۆربەی جەژنەکان دکتۆر جەمال خەفارەتەکانی وەرەگرت زۆربەی نەورۆزەکان 21 سێ زۆربەی نەورۆزەکان بۆ دکتۆر جەمال خۆی داوامەکان هەر شێکێک تەکلیفی ئەکرد مەسەن ئەیوو سەیرانە نەورۆزە چوونە دەرەوەمان هەیە سەفەرمان هەیە ئەیوو هەر بە زمانەکەی خۆی و مانع نییە بۆ منی دانێن ئەو چەند ساڵی کە لە هۆڵندا بووم من هەموو ساڵی هاتوو وەلام تقریبن ڤیزەی وەرەگرت لەگەڵ دایکما هاو بەڕەحمەت بێ بەڵام ئەوە نامایەوە هەر هەفتەیەک بۆ 10 ڕۆژ زیاتر ئەیود منە بێ بڕۆمەوە مناڵ چاوەڕێمەکە ئیشم هەیە واجباتم هەیە تەنانەت سەفەرێکم کرد بوو لەگەڵی پێرار بۆ نەم سال لە کورتترین وەختا بردینی و هاینانیەوە وتی من ئەبێت جومعە لە خەستەخانە بم ئێواران کە لە عیادە تایبەتەکەی خۆی دەهاتەوە کە قەرەباڵغترین عیادە بوو و هەرزانترین عیادەش بووە کلینیک بووە لە هەرێمی کوردستان و عێراق دەگەڕایەوە دەهات دیسان جارێکی تر پێشەوەی بڕاتەوە ماڵەوە نەخۆشەکانی بەسەر دەکردەوە تا بزانێ ئایا ئەو تەوسیاتانەی ئەو ئامۆژگاریانێک کە ئەو کردوونی هەموو جێبەجێکراون ئایا فحوساتەکان هەمووی کراون نەتیجەکانی سیر دەکرد ئایا پێویستی بەشتی تازە هەیەیانە من ئێستا کە چاوان و خێنم ئەو کاتە نەخۆشخانەی مناڵان لە خەستەخانەی چوارباغ بووی بەیانیان زووم بیرەکەوێتەوە کە پێش سەعە 7 دەهات و ئەو وەختە خەدەماتەکان زۆر سەرەتایی بوو بەڵام
ئەوەی کە ئەو پێشکەشیە کرد بەو نەخۆشانە لە ڕووی تەشخیص و دەرمان و ئەو ڕۆخۆشی کە هەیبوو قەت دیمەنێکە قەت لە بیرم ناچێتەوە لە ساتە وەختە زۆر ناخۆشەکانە جاری وا هەبوو شەوان مەسەلەن بەهۆی تەقە و هاتنی پێشمەرگەوە هاتوچۆ زۆر زەحمەت بوو جاروا بۆ شەوان مەسەلەن پێویستی کردووە بنەرین بە دوایە هاتووە بەبێ هیچ منەتێت. دکتۆر جەمال تەنها بە دەرمان چارەسەری مناڵانی شاری نەدەکرد بەڵکو بە قسەی خۆش بە گفتاری شیرین هەمووانی چارەسەر دەکرد. هەر کەسێ تەنها یەک جار چوو بێتە لای ئاکارە جوانەکانی و ڕەوشتە بەرزەکەی لە یاد ناکا. هەموو شوێنێک بۆ دکتۆر جەمال قاوشی نەخۆشخانە و یادەکەی بوو. سەبارەت بە پزیشک بۆ ئێمە دوو شتەیە زۆر گرنگە. یەکیانەوەیە ئاستی زانستی پزیشکەکە ئاستێکی باش بێت و پابند بێ بەو ئەرکانەی کە ئێمە پێسپێرین. دکتۆر جەمال ئاستی زانستیەکەی لە ئاستێکا بوو کە بەڕاستی یعنی ئەتوانم بڵێم وەکو مەرجعێک ئێمە سێرمانە کرد. سەبارەت بە پابندبوونی بەدەوامەوە دکتۆر جەمال ئێمەی زۆر جا قەرزاربارە کرد لە پابندبوون بەدەوامەوە. ئەوەی کە سەبارەت بە سندیکا یعنی و پزیشک چی پێویستە بیکە پیشەی یان بڵێن ڕەوشتی پزیشکە. دکتۆر جەمال نەک هەر پابند بوو بە ڕەوشتی پزیشکیەوە بگرە خۆی خوێندنگایەکە بۆی کە ئێمە لە داهاتوە بتوانین ئەو ڕۆشتانی کە دکتۆر جەمال لە بۆ بیانکەین بە منهەجێک و خوێنکارەکان لەسەری بخوێنن. ئەوەی تایبەتە بە مامۆستا وەکو مامۆستا چونکە دکتۆر جەمال هەم مامۆستای من بووە و مامۆستای زۆربەی پزیشکەکان بووە. دکتۆر جەمال مامۆستایەکی زۆر بتوانە بوو لە گەیاندنی زانیاری بۆ خوێنکارەکانی. لەبەرەوە منەتوانم بڵێم دکتۆر جەمال هەموو خەسڵەتانێت یا بوو کە هەم پزیشکێک هەم مامۆستایەک هەم کارمەندێکی حکوومەت تایە بێت زۆر بە زیادەوە تایە بووە. جارێکیان لە هەولێر بووین کە گەڕاینەوە وتی لە ڕێگا چاخۆین لە کۆیە من تەسەوەرم کرد کە لە یەکێ لە مەتاعیمەکانی ڕێگا بێت بەڵام لە کۆیە دەرچوین تەلەفۆنی کرد بۆ ماڵێک وتمە ماڵە چۆ بوو دکتۆر وتی ئەمە نەخۆشێک مەناوی شاهۆیە قسەی لەگەڵ دایکی کردوتی ئەوە من دکتۆر جەمالم سعاتێکیکە گەینە کۆیە بە تەماین چایەکتان لا بخۆینەوە. تەمان دایکەکە لە پێشە تەوقعی نەکرد دوای تەلەفۆنی کردوتی بەڕاست دکتۆر تۆیت بۆ ماڵمان وتی ئەوە 50 دقەیەکیکە گەینە لاتان. ئیتر کە چوین بەڕاستی دایکە و باوکە کە مناڵەکەیان 16 ساڵ بوو 16 ساڵ بوو نەخۆشی دکتۆر جەمال بوو یعنی بە پێوە نەیانەزانی چی بکەن خزمەت و ڕێزێکی وایان گردەی و تەسەور ناکەین چۆن دکتۆر تۆ هاتوویتە ماڵەکەمان دانیشتین ساعتێ دو ساعتێک و یعنی شتی وام من کە بینیوە لەگەڵ یا بوو. قسەیەکێ بوو کە زۆر جیاواز بووە لە دنیای پزیشکی ئەجگار گرنگە. ئەی فەرمووی ئێمە نابێت چارەسەری نەخۆش بکەین ئەبێت چارەسەری نەخۆشی بکەین. زۆر جار بە تایبەتی دنیای پزیشکی لە بواری مناڵانە مناڵەکەت نەخۆشیەکەی چەند بێ بواری چارەسەرەکەی نیوەی زیاتێکەوێتە ئەستۆی خێزانەکەی. لەبەرەوە زۆر جار بە شێوازێکی تەعاملی تایبەتی لەگەڵ دایک و باوکی مناڵەکەیە چارەسەری ئەوان شتێکرد ئامادەیەکردن کە مناڵی ئێوە بێ بم جۆرە تەعاملی لەگەڵا بکرێ بۆیە ئەوە دەبێت ئێمە چارەسەری نەخۆشی بکەین. زۆر جار هۆکاری توشبوونی نەخۆشیەکە دایک و باوکی مناڵەکەی بوو بۆیە لەگەڵ ئەوان تەعاملی کرد. من قەبیرم ناچێتەوە تەمانە نەتیجەی ئەوەی کە ئێمە مناڵمانە بر بۆ لای دکتۆر جەمال ئەوەندەی کە مناڵمان بۆ بابەتە تەندروستیەکە ئەبر بۆ لای دکتۆر جەمال ئەوەندە زیاتر بۆ ئرتیاحی نفسی خۆمانەمان برد. جاری وها بوو ئەچوین بۆ لای دکتۆر جەمال تەنها بۆی کە پێمان بڵێ هیچ نییە یا ئەم مناڵی تۆ هیچی نییە یا خەمن نەبێ تەنها بۆ ئەو وشەیە ئەچوین زۆر جار چونکە مانزانی کە پێمانەڵێ هیچ نییە یان کە پێمانەڵێ خەمن نەبێ یان گوێمە دەرێ ئەمانزانی تەواوە ڕاستە یان مناڵەکەمان لە دەستێکی ئەمینەیە. خۆی کاتێک کە مناڵێک نەخۆشەکەوێت دایک و باوکەکە زۆرتر شپرزابن و نازان چی پێم دەسە پادشابن. ئەو یەکەم شدە هات دایکەکەی هێم نەکردەوە بە قسەی خۆش بە دڵدانەوە جاروای بە نوکتە بە تعلیق وای لە دایکەکە ئەگەر کە ئەو حاڵەتە بە شتێکی ترسناک و خەتەرۆمانە نەزانێت و هەمینیان
لە ماوەی 5 دقه کە قسەیە کرد بۆ نەخۆشە کە سوکاری نەخۆشەکە پەیوەندێکی وای دروست دەکرد کە ئەو دایکە یان ئەو کەسێ لەگەڵ نەخۆشەکەیە دکتۆر جەمالی بە هاوڕێیەکی خۆی زانی ینی زۆر کراوە ئەبوو لەگەڵیا ئەو دیوارەی کە لە بینی نەخۆش و پزیشکا هەیە زوو نەهێشت. خۆنەویستێک 48 ساڵ لە خەڵوەتی عیشقی مناڵانی شاراوچانی نەدا. ئەو کاتەی دێوەزمەی مەرگ بەرۆکی گرتبوو، ئەو دڵی هەر لای گەڕانەوەی خەندە بوو بۆ چرۆی ژاکاوی ڕوخساری مناڵانی دەردەدار. لەو چەند ڕۆژەی ئەخیری کە پێشەوەی سەفەرکە بۆ ئەڵەمانیا بە حکمەوەی کە قاچی چەپی نێتوانین بەباشی لەسەری بڕوا بە عەربانە هاتوو چۆمان پێکرد و هەروها نێتوانین سیارە لێ خوڕێ. ئەو کات من هاتوو چۆم پێکرد لە بینی ماڵەوە بۆ خستەخانەی شار و لەوێشەوە بۆ عیادەکەی و بۆ ماڵەوە. ئەخیر ڕۆژکە بۆ بەیانی سەفەری ئەڵمانیا کرد چوین بۆ خستەخانەی شار لەوێ بە عەربانەکە چوینە ژوورە تایبەتیەکەی خۆی لەبەرەوەی کە چارەسەری وەردەگرت. ئەو خوشکە پەرستیارە هات کانۆلایەکی بۆ دکتۆر جەمال دانا و دەرمانەکەی کە چارەسەری نەخۆشەکەی خۆی بوو بۆی هەڵواسی. لەو کاتە دکتۆر جەمال بە خوشکە پەرستیارەکەی وتی کە هاتمە ژوورەوە لە مەمەڕەکە هەندێک نەخۆشم بینی چاوەڕیانە کرد، ئەگەر هیچ پزیشکێ تا ئێستا چارەسەری نەکردوون بابێن من ئەیان بینم. ئەو بوو نەخۆشەکان چەند نەخۆشێک بوون هاتن دکتۆر جەمال دەستی کرد بە چارەسەرکردنیە. بەڕاستی ئەو دیمەنێکی کاریگەر بوو. من لەو کاتە داوام لە دکتۆر کردوتم ئەتوانم ڕسمە بگرم کە ڕازی بوو. بەڕاستی لە باتی ئەوەی وێنەی بگرم دوو گرتە ڤیدیۆیم گرت. بەڕاستی ئەم گردە ڤیدیۆیانە دڵهەژێنە ناخەژێنە بەوەی کە تۆ خۆت پزیشکی ئەزانی چ دەردێکی کوشندە دەیە، ئەزانی ئەم دەردە کوشندەیە بەرەو کوێ دەبا خۆت لەو کاتە چارەسەر وەرەگری. بەڵام ئەم دەردە کوشندەیە لە دڵسۆزی و خەمخۆری دکتۆر جەمالی کەم نەکردەوە بەرامبەر مناڵی ملێتەکەی و لەگەڵ ئەو دەردە کوشندەیەشا بەردەوام بوو لە چارەسەرکردنی مناڵانی ملێتەکەیدا. شروعیەکردنی ڕۆژی سێ جار بە کەوچی خۆ بیێرێت تا سێ مانگیش ئەو شتانەی گەنمجۆی تیانەی ئەو خواردنانە نەخوا چاک یعنی نان، پسکیت، سەمون، سریلاک، پێر، چۆرە، پەرەخە، قەرمان، ساوەڕ، ماکەرۆنی شەعریە، مەسکەر، لەبزینە، قونجی، چکلێت، ئیندۆمی ئەوانە نەخوا. هەڵسوکەوتی دکتۆر جەمال بە من باز ناکرێوانە لای کەیان بۆ لای هاتوچیان کردو ئەوانە ئەزان و وەسفی ئەو کابرایە بکەن کە چۆن بۆ چۆن نەبەرگە ینی ئەوەی کە لەگەڵ مناڵی خەڵکا کردوێتی لەگەڵ مناڵەکانی ئێمەشە هەروە کردوێتی یعنی زۆر بە دڵسۆزانە و بە جورئەتەوە فاسی مناڵی کردووە بە دەنگ مناڵەوە چووە تقریبا 6 بەیانی لە خستەخانە بووە لە خزمەتی خەڵکە، نە ئیسراحەتی بووە، نە عوتڵەی بووە، نە جەژنی بووە، نە سەیران و خۆشی وەرە بە خاتری مناڵی خەڵک. هەموو کارێکی جێی سەرنجڕاکێشان بووە، هەموو ئەتوارێکی تۆ بگرە تەماشایکە کابرای ئیسراحەتی لە خۆی تێگاوە 6 بەیانی لە خستەخانەی شار بووە، عوتڵەی نەبووە، جەژنی نەبووە، ئیسراحەتی نەبووە، سەیرانی نەبووە، بەس لەبە خاتری مناڵی خەڵک. ئەوەشمان لەبیر نەچێت دکتۆر جەمال خۆی منی مخەوەل کرده بوو چەند جار هەموو جاریان هەفتەی جاریان ڕۆژی جار پێوتمەوی و کە هاتوون ئەوەی کە پێ دەڵێ پارم پێ نیویان امکانێتم نییە وەرە خەوشتی بۆ مە بڕەبی کەرە ژوورەوە. کە من ئەو مرۆڤانەی کە کاتێک ژیان بەجێ ئەهێڵن دەبنە سومبولێک بۆ مانا پێدانەوەی ژیان، وانەی نەمری هەتا هەتایی ئەچرپێنن بە گوێی مرۆڤایەتیدا. مرۆڤە گەورەکان ژیانیان ئەو کاتە دەست پێکات
کە ژیان بەجێهێڵن لەبەرەوەی مرۆڤ دۆستی و سادەیی و خاچی بوونیان لە ژیانیاندا زۆر جار دەبێتە ڕێگر بۆ ئەوەی دەوروبەریان ئازار بدەن بەخۆ هەڵکێشان. دکتۆر جەمال ئەحمەد ڕەشید یەکێک بوو لەو مرۆڤە کەموێنە و بە ئەزمون و خاوەن بەهای باڵا و ئاکاری بەرز و مرۆڤ دۆست و دنیا نەویست و خەمخۆری هەژار و نەدار ئیلهام بەخش و زانست بەخش بۆ هەزاران خوێندکاری کۆلیج و پزیشک و کارمەندانی تەندروستی. لە هەمان کاتیشدا حەکیمێکی پڕ ئەزمون و بەسۆز و کارامە و لێهاتووی کەموێنە لە چارەسەرکردن و تیمارکردنی دەرد و نەخۆشیەکانی 2.5 ملیۆن مرۆڤ لە نزیکەی نیو سەدە لە خزمەتی پیشەیەکی پیرۆزی وەک پیشەی پزیشکی و مامۆستای بواری پزیشکی. دکتۆر جەمالێکێک بووە لە دکتۆرە دامەزرێنەکانی کۆلیجی پزیشکی زانکۆی سلێمانی کە هەمومان دەزانین زانکۆی سلێمانی لە ساڵی 80کانە گوازرایەوە بۆ شاری هەولێر بوو بە زانکۆی سەلاحەدین. زانکۆی سلێمانی لە ساڵی 1992 بە بڕیاری بەڕێز جەنابی مام جەلال کرایەوە و دکتۆر جەمال یەکێک بوو لەو دکتۆرە پێشنگانەی کە توانی لەگەڵ چەند هاوڵێکیا کۆلیجی پزیشکی لە زانکۆی سلێمانی دامەزرێنەوە سەر لە نوێ و هەوڵێکی زۆر گەورەیانە تا خستنە سەرکاری کۆلیجی پزیشکی. کۆلیجی پزیشکی کۆلیژێکی گەورەیە، ژمارەی زۆر تاقیگە و خوێندکار و مامۆستا لە خۆی ئەگرێت. بەم مامۆساکەمە توانیان چەند ساڵانی یەکەم لە خۆمازین لە ساڵی 1990 قەیرانی ئابووری و دارایی و ئەمنی هەبوو، بەڵام ئەو زۆر بە ئاسایی توانیان لە خۆبردوو بتوان ئەم کۆلیجە دروست بکەنەوە کە بتوان نوانەکانی تا بڵێنەوە بە قۆناغی سەرەتاییەکان و بنەڕەتیەکانە کە ئەمەش هۆکارێ بوو بۆ ئەوەی پێشخستنی کۆلیج و زانکۆی سلێمانی. دیارە من هەر لە زووەوە پێشنیارم کردووە کە ژیان و پیشەگەری بەڕێز دکتۆر جەمال ئەحمەد ڕەشید ئەبێ بکرێتە کتێبێک و لە مەنهەجەکانی کۆلیژی پزیشکیدا بدرێ بە خوێندکارەکان، چونکە ئەو بەڕاستی سەلماندی کە پزیشک پیشەیەکی مرۆڤانەیە و پزیشک ئەگەر بە مرۆڤانە ئیش بکە، ئەگەر کارەکانی خۆی بەڕێک و پێکی ئەنجام بدا بێ ئەوەی بیر لە دەستکەوتی مادی و دەستکەوتی تر بکاتەوە، ئەو کاتە ئاوا لە ناو کۆمەڵ و کۆمەلگایە خۆشەویست و سەنگین دەبێت. داواکارم لە پزیشکە گەنجەکان، لە براکانم، لە خوێندکارەکان کە هەمویان ڕێگای دکتۆر جەمال بگرن بۆ ئەوەی بتوانن لە ناو کۆمەلگادا ئەو ناو و ناوبانگەی دکتۆر جەمال پەیدا بکەن. بەڕاستی دکتۆر جەمال مامۆستا و پزیشک و زانا و بلیمەتێکی ئەگەر نەڵێم بێوێ نەبووە کەموێ نەبووە. لە هەر بوارێک لە بوارەکانی ژیانیدا بگری شایانی ئەوەیە کە چەندەها فیلمی دۆکومنتاری لەسەر هەڵگیرێ و چەندەها کتێبی لەسەردا بنرێ. بۆ خوێندکارەکانی ئەوەندە دڵسۆز بوو. بۆ نمونە من کە یەکەم خوێندکاری کوردم کە لەسەر دەستی ئەو بڕوانامەی پسپۆڕی وەرگرتووە لە بواری پزیشکی مناڵاندا کە مەشەرەفێکی گەورەی بۆ من و تاماوەم شانازی پێوە دەکەم. ئەوەندە دڵسۆز بوو بۆ فێرکردنم. من ماوەی 6 مانگ بە تاقی تەنیا خۆم بووم تاکە خوێندکار بووم کە وەرگیرا بووم لەسەر دەستی ئەو بە تەنیا بۆ من دادەنیشت محازەرەی ئامادە دەکرد و دەرسی ئەوتەوە پێم و ئەیبردم لەگەڵ خۆی و هەتا بە لە حاڵەتێکدا بوو من کە تازە دەسم کات بوومەوە بوارەوە من ئۆتۆمبیلی خۆمم نەبوو. بەیانیان لەبەر دەرگای ماڵەوەی خۆمان بە ئۆتۆمبیلی خۆی ئەو پیاوە گەورە و بەڕێزە منی هەڵەگەڕی هێنا بۆ نەخۆشخانە. لە نەخۆشخانە ئەوەی کە پێویستی فێرکردن بۆ فێری دەکردم و ئێوارانیش هەر خۆی دەیبردمەوە. ئەم سیفەتە یعنی لە کێدا بەرجەستە دەبێت؟ پێم وانەیە هیچ کەسێک هەبێ ئەوەندە قوربانی بدا، ئەوەندە پێ لە جەرگی خۆی بنێ لە پێناو فێرکردنی کەسێک کە هیچ بەرژەوەندێکی دنیایی تێدا نیە لەگەڵیا. کادکتۆرم بیرێتەوە لە ساڵی هەشتاکانە کاتێک کە خوێندکاری کۆلیژی پزیشکی بووم من لە زانکۆی هەولێر بیرمێتەوە ئەهات بۆ هەولێر بۆ محازەرات وتنەوە. ئەو کاتە جامعە لە سلێمانی و هاتوو بۆ هەولێر و لە شاری هەولێر جامعە هەبوو و کولی طب لەوێ هەبوو. بیرمێتەوە وانەی تیۆری ئەدایەوە. ئێشتا من ئەو کاتە نەگەشتمە مەرحەلەی 5
بەڵام ئەمزانی کا بۆ ئەو کارائەت بۆ هەولێر و ئەمەش وای لەکە کە شتێکی زۆر گرنگ بێت تۆ لە سلێمانیەوە بی بۆ هەولێر بەس بۆ محاضەرەوەتنەوەی کۆلیژی پزیشکی ئەمە ئەوە دەرەخا کە ئەم کەسایەتیە چەند هیوای ئەوەی هەبووە ئەوەی هەیەی بیە بە مقابلەکەی و خەڵکەکانی تر فێرکات چونکە لە پیشەی پزیشکیە پزیشک پێڵەن دۆکتەر تەنها ئەوە نییە کە چارەسەر بکات ئەوەیەکەوە مامۆستاژ بێت لە هەمان کاتە تۆ جیلەکانی دوای خۆت ئەو علمی هەتا بی بە جیلەکانی دوای خۆت کە پێویستە بۆ شێوازە هەموو کەسێک مامەڵە بکات بۆی پیشەی پزیشکی بە شێوازێکی بەرز بنەخسێنێت و پیشەکە بەرەو پێشەوە بڕوات. من ساڵی 1970 کە بووم بە پزیشکی مقیم ماوەی 3 مانگ لەگەڵ دکتۆر ئەمیرا بەیەکەوە لەو نەخۆشخانەیە مقیم بووین. ئەو کاتە دکتۆر جەمال چەند ساڵێک بۆ پزیشکی پسپۆر بوو. هەر لە یەکەم بینینیا ئێمە تەواو سەرسام بووین پێی. کەسایەتێک بوو زۆر جیاواز بوو لە هەموو ئەو پزیشکانی کە پێشتر بینی بوومە. پێش هەموو کەسێکە هات بۆ بینینی نەخۆش بۆ توورکردنەوەی پێڵێن. و تەنانەت خۆی پلەی گەرمی نەخۆشەکانی پێوە مناڵەکانی پێوە. و بێژگەلەوەی کە لە پڕ بوو لە زانیاری و لە زانستی پزیشکی و ئەزمونێکی گەورەی هەبوو هەوڵیە ئەو توانایی کە هەیەی ئەو تاقەیە کە پێیەتی ئەو زانیاری کە هەیەی بیا بە ئێمەش خۆی لە هەموو دنیا ئەو وەجبەی کە ئەڕوا ناڕوا هەتا نیو سەعات دوای ئەوەی ئەوانەیە نەخۆشەکانی تەسلیمەکە یەک بێ ئەمە وایە ئەوەی بووە تووشی ئەوە بوو ئەوانەیە من تەسلیمەکە ئینجا لێرە لەسەر قاڵدرمەکەیەکترە بینم ئاوایەکەکەن کە زاگای لەوی کردین. دکتۆر جەمال لە مانگی دووە بوو دیقەتمان نا لەگەڵ جوانەیە لە ماڵەوە چکە ڕۆژانە ئەمان بینی سێرمانە کرد زیاتر بلوسی ملار لە بەرەکات یعنی هەرچەنە کەشوهەوا گەرم بوو نەمان حەزمان نەکرد پرسیاری لێ بکەین بەس دیقەتمان نا لای ملی تۆزێک خڕ بوو ئاوساوێکی هەبوو ئیترەوە بۆ پرسیاری بە من کردوتی تۆ ڤیزە بۆ عەمان وتم ئەتیادی ئەتوانین ئیترەوە ڕێکەوتین کە دەی سێ پێم وت بەخێرە دکتۆر وتی ئەچم بۆ فەحسێک منیش زۆر قوڵم نەکردەوە لەگەڵێ زۆر باشە دەی سێ چوین بۆ عەمان لە عەمانیش من پرسیارم هەر لێ نەکرد بەڵام بە تایتڵی دکتۆرەکانە هەستم کرد کە شتێکی سەرەتانی هەیە دکتۆر بە دوایە ئەڕوا ئەوە بوو لە دووەم ڕۆژە خۆم پرسیارم کردم دکتۆر فەحس و شتەکان لەوە چێ شتێکی باش نەبێوتی وەڵی لەوە چێ شتێکی سەرەتانی بێ ئەوە بوو دوای 2 هەفتە چوو بوو شیعەیەکی گرتبوو سەیری کردبوو شتەکە زیای کردووە تر پێویست بوو کە بەرەو ئەڵمانیا بێت ئەوە بوو لە 1/8 من لەوێ لە ئەڵمانیا لەگەڵ یابوون چوینە لای دکتۆرەکە بەداخەوە دکتۆرەکە بێهیوای کرد وتی باشترە بگەڕێتەوە بۆ عەمان لەبەرەوەی ئەم نەخۆشەی تۆ چارەسەری نییە لێرە ڕۆژی دوای ئەوە بردم بۆ سنتەرێکی گەورە لە هۆڵەندا لە ئەمستردام لەوێ هەرچۆنێ بوو مەوعید ماوەرگرت لە عینە ڕۆژە ئەوە بوو لەو سنتەرەیە عینەن ئەوەی ئەڵمانیا پیانوت کە لە فەیسێکی زۆر بەرزایەکەی تر تۆ ناتوانیت بەرەو چارەسەر نە ئەمەلیات چارەسەرەکات نە رادیۆ تێراپی کە بۆی کرابوو لە عەمان ئەوانی شەرعینە شت پیان و بگەڕێتەوە بۆ عەمان چکە لەوێ دەست پێکراوە بە ئەوان لەوێ کۆتایی پێبێن و بەداخەوە دکتۆرێکی زۆر شارەزا بوو پێی وتی دکتۆر تۆ هەموو شتەکان ئەزانیت و شارەزای لە مۆزوعە تۆ لە باتی ئەوەی کە مانگ و ساڵ بۆ خۆ حساب بکەیت باشترە هەفتە و مانگ بۆ خۆ حساب بکەیت دەرکەوت 4 فۆسای لە برەینایە دوولەم نادوولەم سێرە برنیان لە ئۆساو نەنا لە سەرشانە تێمپۆرۆ پەرایتەڵ ئەویکیانە فرۆنتاڵ بەس لە سەریبیلە بوو برینستێمانیە نەتیجەی نەیە یعنی وتی بەنسبەت تۆ لە مەرحەلەیە هیچ شتێن نییە بەنسبەت تۆ لە هۆڵەندا ئیسفادی لێ بکەین
ئەوەی ڕاستی بێەوەی سەرنجی منی ڕاکێشا بە توانایی دکتۆر جەمال بوو بەڕاستی کە ئەو خەبەریان نایە ینی بێەوەی هیچ نەبراتێکی سەوتی تێک چێ هیچ قەلقیەک شڵەژانێک بە منیوت با بڕین کە هاتی نەدەرێ هەواڵێکمان لەگەڵا بۆ ڕەفیقێکی من بوو پێوت ها دکتۆرەکە چی وت وتی ترەمە ژیانە هەڵبەتە دکتۆر خۆی ئەیزانی کە یێتە ئەڵمانیا و هۆڵەندا ناگەڕێتەوە لەبەرەوەی ئامۆژگارێکی بۆ ئێمە نووسی بوو ئامۆژگارەکەی وان نووسی بوو کە ئیتر کۆتاییە هەندێ ئامۆژگاری بۆ کوڕووکچی خۆم بەختیار و جوانە هەموو مرۆڤێک چەند زۆر بژی لە کۆتاییدا هەرە بێت دنیا بەجێ بهێڵێت من هەموو هیوام ئەوە بوو ئەگەر مردم بە کتوپڕی بمرم نەک بە نەخۆشی درێژخایە بەڵام قەدەر وای نەکرد من بە هیوا بووم چەند ساڵێکی تر مناڵەکانتان لە بەرچاوم گەورە ببن و بەدڵ و بەجان هەموو خۆشگوزەرانی دنیایان بۆ دابین بکەم قەدەر ئەم هیوایەشی پێ نەبەخشی من وا تەمەنی 73 ساڵیم تەواو کرد 47 ساڵی بە تەواوی وەک پزیشکێک کارم کرد 2 ساڵی نەبێ لە دەرەوەی وڵات بووم باقیەکەی هەمووی بە شەو و ڕۆژ و ڕۆژانی پشووی ڕسمی و جەژنان دەوامم کردووە هەر مناڵێک بە هەر شێوەیەک ناڕەحەت بوو بێت من بە چاو نا بەڵکو بە دڵ بۆی گریاوم زیاتر جۆد و توانام سرف کردووە بۆ یارمەتیدانی کەسانی هەژار و بێواستە چونکە ئەم جۆرە مرۆڤانە قەدەر چەندین جار زۆڵمی لێ کردوون لەو شوێنەی لە دایک بوون لەو دایک و باوکە لەو کۆمەڵگایەدا لەو وڵاتە و لە نەبوونی سیستەمێکی ڕاست و دروست بۆ چارەسەری تەندروستی بۆ هەموو کەسێک بە هەمان میقدار و شێوە پێشکەش بکات هەستم بەوە کردووە کە چەند زەرورە دەست بخەمە بینی قەدەر نەهێڵم لەوە زیاتر ئەو مناڵە ئەزیەت بدات بەوەی زیاتر لە کەسانی دەستڕۆیشت و یارمەتیم داون لەم دوایەدا تێگەیشتم کە پزیشکایەتی بە جیاواز لە میهنەکانی تر لە کۆتایی تەمەنی ئەو پزیشکەدا ئازانێ ئەبێت چۆن کار بکات من ئێستا پاش 47 ساڵ خزمەت خودی خۆم ئەخوێنمەوە و هەستەکەم ئەو هەموو ساڵانەی وەک مۆمێک سووتام بۆ ڕووناکردنەوەی دەورە و پشتم واتە حساناتی دەرونی و جەسەدیم تەحمل کردووە بۆ چارەسەری مناڵی هەژار و کەم دەرامەت هیچ ڕۆژێک نەبوو کە چوون بۆ دەوام ڕۆژ هەڵهات بێ وەفاتکردنەکەی کەلێنێکی گەورەی دروست کرد لە نێوەندی تەندروستیدا و لە زانکۆشدا بە هەمان شێواز بەڵام ئەمە ئیتر کارێکە هەمومان ڕێگەی هەمومان هەزاران سڵاو و درود بۆ ڕۆحی پاکی ئەو مرۆڤە فریشتە ئاسایە کە بە پیشەکەی بە زانستەکەی بە ئەثیکسی خۆی توانی خۆی بخاتە دڵی هەزاران کەس ملیۆنەها کەس لە کوردستان من لەسەر قەبرانەکە یەک قسەم کرد وتم ئەمڕۆ قسەکەی مەولانە جەلالەدینی ڕۆمی وت وتم مەولانە جەلالەدین کە ئەو ڕۆژەی ئەمرد وتی ئەمڕۆ زەوی پاروێکی چەور قودەیە وتم ئەمڕۆژ سلێمانی پاروێکی چەور قودەیە کە دکتۆر جەمال هەتا ماوین لە دڵ و دەروون و ویژدانماندا دکتۆر جەمال زیندووە و شانازیکی گەورەیە بۆمان کە ئێمە ئەو نەخۆشخانەیە نەخۆشخانەی دێرینی مناڵانی سلێمانی کرا بە ناوی ئەوەوە ئەمان بەڕاستی سەربەرزیە بۆ خۆی و بۆ خانەوادەکەی و بۆ ئێمە کە پەیڕەوانی ئەو ڕێگاین چۆن پێغەمبەر ساسمە فەرمێز کەسێ کە ئەمری خوای کرد حەو کەس چاکەی بڵێ خوای تەبارەک و تەعالا هەشتمیانە ئەم نەک حەو کەس 7 ملیۆن کەس ئەوانەی لە کورساژی طبعا لە خارج لە ئەوروپا لە ئیزاعەکانە ناوی بیستبێ ئەگەر دکتۆر جەمال ناسەر دەڵێ ڕەحمە لە قەبری پێم وایە ئەبێت کۆمەڵگا و وەزارەتی تەندروستی و بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی و کۆلێجی پزیشکی ژیاننامەی دکتۆر جەمال بکاتە منهەجێک لە کۆلێجی پزیشکیدا بخوێنرێت بۆ ئەوەی لە داهاتوودا نمونەی دکتۆر جەمالەکان زۆر بن وەڵای خۆی گەلێ جار کە ئێمە چینە سەر خەبران تەڵقیندایەن ئەو تەڵقینە بۆ مردۆکە نیە بۆ زیینۆکەیە کە تێبگا دنیا چی و چینی هەر کەسێک هاتە سەر خەبران چ لە دکتۆر بێت چ لە مهندیز بێت چ لە بازرگان بێت
چ لە هەموو بوارەکانی ژیان ئەبێ عیبرەت وەرگرێ لە سەرقەبرانەکەی دکتۆر جەمال. ئەو خەڵکی کە هاتبوو ئەوێ ئەوەی هاتوو بۆ سەرقەبرانەکە زۆربەی زۆری خزمی دکتۆر جەمال نەبوو، کەسی دکتۆر جەمال نەبوو، تەنها لەبەر پیاوەتی و جوانی دکتۆر جەمال هاتبوونە سەرقەبرانەکە. کەواتە دکتۆر جەمال ئەبێ عیبرەتێک بێ بۆ هەمووان کە چاو لە پیاوەتی و لە جوانی و لە کردەوە جوانەکانی بکەین. بەدڵنیایەوە دکتۆر جەمال یەکێکە لەو کەسایەتیانەی کە لە دەرگا گەورەکانەوە ئەچێتە مێژووە و شانازیەکی گەورەی جیهانی پزیشکی کوردەوە ڕەمزێکە لە ڕەمزە نامرەکانی شاری سلێمانی. یادی بەخێر. کاتێک کە خوێندکاری کۆلێژی پزیشکی بووین لە ئاهەنگی کۆتایی دەرچوونمانە دکتۆر جەمال مامبان کرد پێمان قسەیە بکات پێی وتین ئێوە زوربەتان بە مناڵی نەخۆشی من بوون پاشان بوونەتە خوێندکاری من ئێستا مرۆ کە تەخەڕۆجەکەن ئەبنە هاوز پیشەی من یان زەمیلی من و لەوە چێت لە داهاتووشا من بوون بە نەخۆش و ئێوە بن بە پزیشکی من. ئێمە قسەیمان زۆر زۆر پێ ناخۆش بوو. هەموو خوێندکارەکان لە خۆڵەکە هاواریان کرد خوانەکە ینی بە وتنی قسە و نەخۆشی بوونەکەی پێمان ناخۆش بوو. ئێستا بە مردنەکەی بەڕاستی زۆر خەمباری و زۆر ماتەمی بۆی گەڕنج کە بەڕاستی دکتۆر جەمال جێگەی پڕ نابێتەوە. مرۆڤێک بە درێژایی ژیانی نەبووە هۆی ڕژانی فرمێسکی کەس، بەڵام بڵاو بوونەوەی هەواڵی مەرجی فرمێسکی بە هەمووان ڕشت. شارێک کەوتە شین بۆی، شەقام بە شەرمەوە لە حزوری باڵایدا دەست لەسەر سنگ ڕاوەستا. نەخۆشخانەی مناڵان بە هەنسکەوە ماڵ ئاوایی لێ کرد. دڵنیام کە ڕۆحی ئەویش بۆ ئاسوودە بووە کە کاتێک کە تەرمی پیرۆزی پێشەوەی بەڕێ بکرێ بۆ گۆڕستان هێنرایە نەخۆشخانەکە و ئێمە لەسەری گوڵمان پێشکەش کرد و بەڕێزەوە تەقدیرمان کرد و خۆحافیزیمان لێ کرد. خۆشی خۆحافیزی لەم نەخۆشخانەیە کرد لەبەر عمرێکی دوور و درێژی لێرە بەسەر بردووە، تەمەنی خۆی لێرە داناوە و متوانم بڵێم ئەگەر ماڵی یەکەمی نەبوو بێ ماڵی دووەمی بۆ ئەم نەخۆشخانەیە. ئەماش عرف و عادەتێکی جوانە و شتێکی باشە و هەر کەسێک کە لە شوێنێک جێپەنجەی دیار بێ کە پێش مردنی پێش ئەوەی کە ببرێ بۆ گۆڕستان ببرێتە ئەو شوێنە و خەڵک بزانێت کە ئەم شوێنە شوێنی ماندووبوونی ئەوە شوێنی هەوڵ و تێکۆشانی ئەو بووە و کارێکی جوان بوو بەڕای من. ئەو دکتۆرەی دەستێکی مێر و دەستێکی چارەسەری لێتکا لە ڕۆژی 4 نۆی 2010دا لە ئەڵمانیا دڵی لە ناو جەستەیدا لە لێدان کەوت، بەڵام لە جەستەی شار و نیشتیماندا ئێستش ترپەی نەوەستاوە و بۆ هەتایە هەر ناوەستێت. مەرجی بەسوێی دکتۆر جەمال هەموانی تاسان هەرزوو لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا پرسەی بۆ دانرا. ناسیا و نەناز بە شێوازی جیا پرسەنامەیان ڕاگەیاند. ژمارەی کۆمێنت و دەربڕینەکان هەزارانن. پاش بەسەربردنی ژیانێکی پڕ لە شکۆ و پڕ لە هەڵوێست و تەرخانکردنی تەمەنێک بۆ خزمەتی شارێک و شەونخوونی بێماندووبوون و نیو سەدە خزمەت بێت و ڕەبوون. تۆش دکتۆر بووی کەچی نەلووتێکی بەرز و نەنێو چاوانێکی گرژ و نە لە دیدارمان بێزار بووی.
تۆش دکتۆر بووی کەچی نە لەگەڵ گەدادا و نە لەگەڵ بێدەرەتان و نە هیچ ڕۆژێ لەگەڵ مناڵی هەژاردا بێحەواز بووی. ئەی باشە تۆش دکتۆر نەبوویت؟ ئەی کوا بەزم و ڕەزم و سەفات، کوانێ ناز و کوانێ دەعیەت، کوانێ ژیانی شاهانەت، تۆش شایانی ئەوە نەبوویت. دکتۆر جەمال لە بیرت دێ بەیانیان لەگەڵ شەونما لەگەڵمان بووی، لە بیرت دێ بە کەسمانەوە دیار نەبوو کە تۆ خانە نشین بوویت، تۆ هەمیشە لەگەڵمان بووی. نە جەژنێکت بۆ خۆت بوو نە ڕۆژێک بۆ پشووی جەستەت. ئەی تۆش دکتۆر نەبووی؟